شێبڕکەکانی خولی لاوانی یانەکانی کوردستان بەردەوامی هەیە و پێشمەرگەی سێمانی نەیتوانی لە یاریگەی خۆی بربەستی یەکەمی ڕیزبەندی خولەکە ببڕێت. لە یەکێک لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولەکەدا لاوانی پێشمەرگەی سێمانی لە یاریگەی خۆی میوانداری زێرەفانی کرد. تایمی یەکەم هەردوویانە بە چەند هێرشێک بەختی خۆیان تاقی کردەوە، بەڵام مەترسی نەبوو بۆ سەر تۆڕی گۆڵی یەکدی. تایمی دووەم سەرەڕای بەهێزی ینی خاوەنیەریگا بە هێرشەیەک لە دوایەکانی، بەڵام پەلەکردنی یاریزانەکان نینەی هێشت یاریەکە گۆڵ بەخۆ ببینێت. یانەی میوانەیەش هەوڵی زۆریدا بۆ هەژاندنی گۆڵی تۆڕی پێشمەرگە، بەڵام هەردوویانە سەرکەوتوو نەبوون و لە کۆتاییش دیارەکە بە خایەنی و بێگۆڵ مایەوە. یعنی زەرەفانی بە 19 خەڵ بە تەنها لەسەر ڕیزبەندی خولەکەدایە و پێشمەرگەی سلێمانی خۆی لە پلەی سێم دەبینێتەوە بە 7 خاڵ. بۆش بۆ ڕاستی لعبەکە قەیی بوو ژیام هەردوو نۆفسێت دەوری بوون لعبەکە گەلەکە بقات بوو یا خۆش بوو ڕاستی دەستی ئۆریزۆنە خڕات خۆش بن وڵا ئەمە هەوڵ داین ناسنافی دەستخۆ بینین و ئیشەڵاژی کۆسێ بلنگین دەناسنافی دەستخۆ بینین. ئەمڕۆ یاریگی زۆر باشمان کرد و ئەوەی ڕاینەر پێیوتی نەمە تەطبیقمان کرد لە ساحەکەیە، بەڵام چانس یاوەرمان نەبوو. ئیشەڵا لەو سیاری کەماومانە بتوانین سێ سەرکەوتن بەدەست بێنین و بەتاکی دێمە چاومان لە یەکەمی بوو، بەڵام ئاسیشمان زۆر بەرز بوو، بەڵام چانس یاوەرمان نەبوو.